لە دوای کوژرانی عەلی خامنەییەوە ئەوەی زۆرترین مشتومڕی لەبارەوە دەکرێت ئەوەیە کێ شوێنی دەگرێتەوە. ئەگەر چی ئێستا دەسەڵاتەکانی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران دراوەتە دەست ئەنجومەنێکی کاتی، بەڵام بە گوێرەی دەستوری ئێران دەبێت ئەنجومەنی شارەزایەن ڕێبەرێکی نوێ هەڵبژێرێت. ئێستا باسی 5 کەس دەکەین کە دیارترین ئەو کەسانن بربژێرن بۆ شوێنگرتنەوەی عەلی خامنەیی. یەکێک لەوانە مجتەبا خامنەییە کە کوڕی خۆیەتی و تەمەنی 56 ساڵە، بەڵام دیار نییە کە کوژراوە یاخود زیندووە، بەڵام خاوەنی پێگیەکی بەهێزە، پەیوەندێکی تونند و تۆڵی لەگەڵ سوپای پاسداران و هێزەکانی بەسیچەیە. ڕەنگە یەکێک لە بربەستەکانی بەردەمی ئەوە بێت کە لە دامەزراوەکانی شیعەدا ئەو عورفە تاوەکو ڕادەیەک پەیڕەو ناکرێت کە دەسەڵات بە میرات بگوازرێتەوە. ئەمە جگەلەوەی مجتەبا لە گەورە پیاوانی ئاینی نییە و هیچ پۆستێکی فەرمیشی لە دەوڵەتدا نییە. عەلی ڕەزا ئارافی تەمەن 67 ساڵ کە کەمێک پێش ئێستا ئاژانسی هەواڵی ئێران بڵاوی کردەوە عەلی ڕەزا ئارافی بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کاتی ئێران دیاریکرا کە هەریەک لە مەسعود پزیشکان و سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئەندامن تایدا و دەسەڵاتەکانی ڕێبەریان پێدراوە. پیاوێکی ئاینی ناسراوە و نزیک لە خامنەییشە. ئەندامی ئەنجومەنی پاراستنی دەستور بووە، ئەو ئەنجومەنەی کە چاودێری هەڵبژارنەکان و ئەو یاسایانە دەکات کە پەرلەمان دەریان دەکات. جگەلەوەش سەرپەرشتی سیستەمی حوزە زانستیەکانی ئێران دەکات. ڕەنگە خاڵی لاوازی ئەوە بێت پەیوەندێکی تونند و تۆڵی لەگەڵ دامەزراوە ئەمنیەکاندا نییە. یەکێک لە بربژێرەکانی دیکە محەممەد مەهدیە کە تەمەنی لە 61 بۆ 65 ساڵە کە بربژێرێکی دیکەیە بۆ شوێنگرتنەوەی خامنەیی. محەممەد مەهدی میرباکریە کە بە پیاوێکی ئاینی توندڕە و ناسراوە و ئەندامی ئەنجومەنی شارەزایانە. بەوە ناسراوە دژایەتی زۆری ڕۆژاوا دەکات کە ئێستاش سەرۆکی ئەکادمیای زانستە ئیسلامیەکانە لە شاری قوم. یەکێک لە بربژێرەکانی دیکە حەسەن خومەینیە کە تەمەنی لە 51 تاوەکو 55 ساڵە. حەسەن خومەینی نەوەی خومەینیە دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێرانە. ئەمە شەراتێکی ئاینی و شۆڕژگێڕی پێبەخشیوە. تەنها سەرپەرشتیاری مەزاری خومەینیە و هیچ پۆستێکی فەرمیشی نییە. پێگیەکی سنوورداری لە نێو دەستگا ئەمنیەکان و دەستەبژێری دەسەڵاتداراندا هەیە. یەکێک لە بربژێرەکانی دیکە هاشم حسێنی بوشەهریە کە تەمەنی لە 66 تاوەکو 70 ساڵە کە هاشم حسێنی بوشەهری کە ڕەنگە لە بربژێرەکانی دیکە بەتەمەنتر بێت و پیاوێکی ئاینی دیار و جێگیری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی شارەزایانە. دەگوترێت پەیوەندێکی بەهێزی لەگەڵ خامنەیی هەبووە، بەڵام لە میدیاکاندا کەمترین دەرکەوتنی هەبووە.